بەشێ لە دوکاندارەکانی بازاڕی شێخەڵڵا بڕیاری داخستنی دوکانەکانیاندا دژی بڕیاری لایەنی پەیوەندیدار کە داوای کردووە پەردە لابدەن و کاڵەکانیان ببەنە ژوورەوە. دوای گردبوونەوەی دوکاندارەکان گۆڕانکاری لە بڕیارەکە کرا و وەک خاوەن دوکانەکان خۆیان دەڵێن دەتوانن مەترێک کاڵا و کەلوپەلەکانیان بهێننە دەرەوە و بەشێکیان دەڵێن شەوانە پاسەوانی کاڵەکانیان دەکەن چونکە پەردەیان لابردووە. ئەمە چینی کاسبکەرانین لە سبەی هەتەی هێوارێ ئەمە ئەشێ دەفرەشێن ڕۆژێ 20,000 قازانجە. ئێستا دەبێتە سعادی شێوەمە لە دێر ئەشێبی نابی قەپاتکەیت. ئایا ئێرە خۆ مەکە مەدینە نییە ئەمە ئەشێ ئەوها بەجێبێری. دەبیتنەوە ڕێیەکمان لۆدانین یان بە یەک جاری مێزەکان شۆفەری لێدا برێکا کە بڕۆن مەوعیدتان خلاص بووە. یان ئۆتەیە چ ڕێنمایەکمان هەیە با بە یەک جاری پێمان برێن پێویست ناکە خەڵک لە سا حساب بژی. دوم بەڕاستی ئەگە چینی کاسبکەر بتەقیتەوە وەچی چینی مەعاشخۆر نییە. مەعاشخۆر دیارە سەری ماجە مەعاشی لۆدێ ئەمە هیچ مەعاشمان نییە. هەر یەک لەمە دەمەدار 12 منداری هەیە ڕۆژانە پێویستمان بە 20,000 چی ئیش بکەیت چه ئیستیفادە لە قاکە کرد سووری بەگلادێش ئێرانی تورکی عەرەب یانی هەتەکە جین ئەمە بێگانە پەرستبی یانی بەڕاستی بێگانە پەرستی بەسە ئەمە هیوایەتوانەوە کورد حکوم بکە ئایا حکومەکە بەو ئارەی یەکەم جار ئەو بڕیارەکە برێت لەگە قەپەنجۆ بکەنەوە هاتیە مەتر چوەرە 2 متر وەرە مەتر و نیوە وەرە خەتی لێدەن بەس خەت ئەوانە بووە دونیێکی جاری دایە گوتی قەپەنجی کەس دێت خەڵک هەموو قەپاتی کەس نەیکردەوە لە 85ەوە لێرەمە ئەلێرەم دوو بازاڕێمە خەت ئەوانە بووانە بریان گوێ هەرجگرەوە بەس ئێستا باشەوە هابی باشە ئێستا ئەوهابی باشە خەتیان لێداوە بزاوە خەتیان لێداوە لێ باش بەمیان گوت بنە ژۆ لەگە قەپەنجی بکەنە یەک طبعا نیگەران دەبین ڕێمان نێ بسێ ژۆرەوە ئەتو تەماشا ئێستا ئەوە بکە مێزەکانیش زۆرێ ڕێنە بسە ژۆرێ چەند خاڵێکی سەرەکی بوو یەک لەو خاڵانە لێکۆڵینەوەیەکی ورد بکرێتن. قایمقامی هەولێر دەڵێت ئەو کەلوپەلانەی کە ڕێگر بووە و هۆکاری تەشەنەکردنی ئاگرن هەمووی دەبێت لابردرێت و داواش لە وڵاتیان و کاسبکاران دەکات هاوکاری تیمەکانیان بن و پابەندی ڕێنماییەکان بن. ئەو کەلوپەلانەی کە لە دەرەوە بووە کە ڕێگر بووە ئەو پارچە پەڕۆک و لایلۆن و زۆرە شتانە کە هۆکاری تەشەنەکردنی ئاگرن ئەوە بڕیارە هەمووی دەبی لا بدرێتن. ئێستا بارودۆخی بازارەکان بە شێوەیەکی ترە تەنها ئەوەی ئێمە لە هاوڵاتیان داوامانە کەەوە هاوکاری ئەو تیمانە بن پابەندی ڕێنماییەکان بن لەبەرەوەی هاوڵاتیان و کاسبکاران دڵنیا دەکەینەوە کەەوە هەموو ئەو هەنگاوانە لە بەرژەوەندی ئەوانە. دوای ئەوەی ئەمساڵ لە چەندین بازاڕی شاری هەولێر ئاگر کەوتەوە و زۆرێک لە دوکانەکان سووتان بڕیاردرا بە ڕێخستنەوەی بازاڕە میلیەکانی شاری هەولێر و لابردنی پەردە و کاڵای بەردەم دوکانەکان ئەو بڕیارەش کاردانەوەی لەلایەن بەشێک لە کاسبکاران و دوکاندارەکان لێکەوتەوە. ئیبراهیم زیاد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.